یەکی کانونی یەکەمی هەموو ساڵێک ساڵوەگەڕی دامەزراندنی یەکەم کەناڵی ئیسلامی کوردیە لە هەرێمی کوردستان. 16 ساڵە پەیام لەسەر بنەماکانی پاراستنی خێزان و بەرزڕاگرتنی دروشمایینیەکان و بەگژداچوونەوەی گەندەڵیی کار دەکات. سەرەڕای ئاڵانگاریە مادی و مرۆییەکان، بەڵام هیچ کات پەیام لە پرەنسیپە نەگۆڕەکانی لای نەداوە و متمانەی بینەرەکانی لەدەست نەداوە. ئەمەش وای کردووە بەشێک لە کەسایەتی و حەقدۆستانی هەرێم گەواهی دەریە و ڕاستیە بن. لەگەڵ زیاتر تێکچوونی دۆخی سیاسی و ئابوووریەکەی هەرێمی کوردستان، تاقیکردنەوەکانی بەردەم پەیام سەختتر بوون، چونکە ئەم کەناڵە سەرڕایەوەی کەناڵی خەڵک و زمان حاڵی کۆمەڵی دادگەریە. هەر ئەمەش وای کردووە بەردەوام لە بەرتیری ستەمکاران و تاڵانکارانی داهاتی هەرێمدا بن، بۆ ئەوەی لە ڕێگەی گرتنەوەی تەواوی سەرچاوەدارایەکانی ئەو کەناڵە پەیام و کۆمەڵی دادگەریش ناچار بە نەرمی نواندن بکەن و بەرەی خوا و خەڵک لە بەرامبەر خواستەکانی دەسەڵات بگۆڕنەوە. لە کۆتاییدا ئەوە ماوەتەوە بوترێت پەیام نوێنەرایەتی کۆمەڵی دادگەری دەکات لە نێو میدیای بینراودا و هیچ کات لەژێر هەڕەشا یاخود کۆکردنەوەی لایک و کۆمنت لە مەبدەئی خۆی لانادات و کوالێتی کارەکانی دانابەزێنێت. هەر لەژێر ڕۆشنایی ئەم بۆچوونەدا مۆمی تەمەنی 17 ساڵەی خزمەتی باوکاری خەڵک و کارمەندەکانی هەڵدەکات. پەیام لایەنە تەندروستی و دەرونیەکانیشی پشتگوێ نەخستووە و بەردەوام لەو ڕێگەیەوە خزمەتی بینەرەکانی کردووە. ئەم خزمەتە بەردەوامانەی کۆمەڵیش ئەو کاتە لەگەڵ کەمی سەرچاوی مرۆیی لە ڕووی ڕێژەییەوە، بەڵام لە ڕووی کردارەکیەوە هەر کارمەندە و بەبیر و باوەڕێکی پۆڵاین و توانایەکی بێسنوورەوە خزمەت دەکەن و نایەڵن ڕۆشنایی پەیام لە ماڵەکان خامۆش ببێت. پەیام کەناڵێکی ڕەسەن و ماشەڵا بە خزمەت بووە ئەم ساڵانی ڕابردوو لەگەڵ کەناڵ ئاسمانیە ئیسلامیەکان با بڵێن لە ڕیزی یەکەمایە. من دەستخۆشی لە هەموو ستاف و بەڕێوەبەر و هەموو کارکتەرەکانیانەکەم. حتمما ئەرکی سەرەکی پەیام گەیاندنی پەیامی ئیسلامە، ڕەنگە ناوەکەشی لەوێ هاتبێ. پەیامی ئیسلامیش پەیامێکی گشتگیرە، لەبەرەوە کە ڕۆژانە ئیدعا بکەم بڵێم هەموو متابعە کردەوە ڕەنگە دروست نەبێ، بەڵام ئەوەندەی کە چاوم پێیکەوتوە، ئەوەندەی کە سەرنجی ڕاکێشابم هەندێک بەرنامەکە لەسەری وەستابم زۆر جێگای دەستخۆشی و تەقدیرە. بەنسبەت کەناڵی ئیسلامی ئەرکی زۆر گرانە، چونکە بەقەدەر فراوانی و گشتگیری ئیسلام بابەتەکانیشی گشتگیرن. جاری وا هەیە زانایان گلەی یەکەن ئەڵێن بابەتە ئاینیەکان کەمە لە پەیام و لە سپێدا، کە چێچیتە لای سیاسیەکانەوانی ژەڵەن بابەتی سیاسی هەرتیانی هەمووی وەعز و ئێرشاد و زانای ئاینیە. ئەوە ئەرکی قورس کردووە. پەیامی ئیسلام هەر لە هونەر و ئەدەب و بابەتی ڕۆشنبیری و بابەتی فکری و معرفی تا ئەگاتە بابەتی سیاسی لە خۆگرێ. لەبەرەوە کەناڵێکی تایبەتمەند نییە وەکو ئەوەندە کەناڵی خەبەری هەر ئەخباری ڕۆژانە و ئەوە هاتوو بە پەلە هاتوو شتی لایڤ و شتی سەریعەوانە بڵاو بکاتەوە. ڕەنگە ئەوە وای کردبێت کە جەماوەر و خەڵکی عام سەرنج بدەن. ئەگینا ئەگەر ئەو خەڵکەی کە لەوێ ئیشەکایە لە هەر کەناڵێکی ئیسلامی تر تەرخانی بکەیت بۆ بابەتی خەبەری یا سیاسی، ڕەنگە چەند قاتی کەناڵەکانی زر بڵێن بتوانێت بەهێز بێ. یعنی یەکێک لە گرفتەکانی کەناڵی ئیسلامی ئەوەیە کە گشتگیرە و گشتگیریەوە کە ئەرکی قورس بێ. بەڵام ئەوەندەی من ئاگام لێبێ بەرنامەکانی سەرنج ڕاکێشن، بێژەرەکانی دەنگیان زوڵاڵ و دەنگیان زۆر ماشەڵڵا خۆشە، راپۆرتەکانی سەرکەوتون، ئینشاڵڵا هیوای سەرکەوتن بۆ خولی تازایانە خواست. هیوادارم پەیام تەنها ناوەکەی خۆی جێبەجێ بکات، چونکە پەیام دەستگایەکە با بڵێن کەناڵێکی خاوەن پەیامە. کارەکەی لە ڕابردوو لەمڕۆ و لە داهاتووشدا هەر ئەوەیە کە پەیامەکە بگەێنێت بە خۆدا چوونەوەیەک، گۆڕینی هەندێک لە بەرنامەکان، زیادکردنی هەندێک بەرنامە، ئاها زیاتر تێکەڵبوونی خەڵک، ئاگاداربوون لە پێویستیەکانی خەڵک، لە ئازارەکانی خەڵک، لە ژیانی خەڵکەکە و پاشانیش دۆزینەوەی ڕێگایەکی باشتر بۆ گەیاندنی پەیامەکە بە شێوازێکی ڕوونتر و چاکتر. یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە ئێمە قسە و باسی لێ بکەین لە بواری میدیا ئێستادا، بە تایبەتی میدیای بینرا و بوری کەناڵێکی ئیسلامی کە بتوانێت ئەو بۆشایی کە هەبووە
جاران ئەو خەڵکانی کە شەیدای ئەوەن کە لە ڕوانگەیەک و تێڕوانینیەکی ئیسلامیانەوە شتەکان ببینن سواز بۆخوا کەناڵی پەیام یەکەم کەناڵ بووە کە هاتووەتە ساحەکەەوە وەتوانیوێتی جێپەنجەی خۆی دەربخات ئەمە خۆی بۆ خۆی هەم بوارە معریفەکەی دەوڵەمەند کردووە هەم توانیوێتی متمانە لە بواری ڕاگەیاندنا بگەڕێتەوە لەلایەک تریشەوە تۆ لە هەموو کەناڵەکە ناتوانانی هەواڵێکت دەستکەوێت کە ئەم هەواڵە 100% قەنەعەتت وابێت دروستە بەڵام لەناو پەیامە ئەمە دەست ئەکەوێ پەیام کە خۆی ناوی پەیامە خۆشبختانە توانین بڵێن پەیامی هەبوو بۆ تاک بۆ خێزان بۆ خانەوادە کەوتی ئەم چەند ساڵە کە دروست بوو هەمیشە هەوڵی داوە پەیامی تەندروست و پەیامێکی زۆر کاریگەری هەبێ بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت ژیان تەندروست بکەن و ژیان و دەروون دروست بن و لە ژیانە باشترین شێوە هەنگاو بنێن بەدڵنیایەوە پەیام بە درێژای ئەم چەند ساڵە ئەتوانم بڵێم ڕۆڵ و کاریگەریەکی زۆر باشی هەبوو بۆ دەرخستنی هەندێک لە گەندەڵەکان لە بێتاقەتەکان لە ناڕەحەتەکان یان تەنان لەو کێشە و ناڕەحەتیانی کە ڕەنگە ڕوبەڕووی گەنج و خێزان و خانوادە بێتەوە و لە ئاخیرا بێتە هۆی لە دەستدانی خێزان و خانوادەکان و شپرزەبوونی خێزانەکان لەلایەکی ترەوە ئیش لەسەرەوە کراوە نەخێر بەعکسەوە ئەی چۆن پایەکانی خێزان و تاکەکان بە قوت و بەهێز بکەین و چۆن بتوانین ئەم خێزان و خانوادانە بە قوت و بەهێز بن و بتوانن هەمیشە پێکەوە هەڵسوڕێن. کۆمەڵێک شت هەبوو لە ناو کۆمەڵگای ئەم ئاراستەیە کرد پێویستەکە ئیعلام بەو شێوازە بێ کۆمەڵێک شت هەیە لە کۆمەڵگایە بێ ئیعلام ئاراستەیکە بەلایەنە ڕاستەکەی ئیعلامی تر زۆرە بەلایەنە خراپەکەی ئێوە لێتان چاوەڕوانەکرێت کە بەلایەنە باشەکە ئاراستەیەکەن و ئەو پێشنیارم بۆیان هەیە کە بیرکەنەوانێ ئەو گرفتانە چیە کە کۆمەڵگای زۆر پێ ناڵێنێ بەدەر لە موچە ئێمە بێ نەقدی خۆشمان بکەین وەکو شخص ئەو نەقدە شخصیانە چییە کە بێ ئیعلامێکی وەکو پەیام ئاراستەمان کە تاوەکو ڕاستیکەینەوە ساڵیادەکەی پیرۆز بێ ئینشاءالله و من خۆم لەوانێ دەیان جار لەو کەناڵەوە بڵێن وەکو چالاکی سمینەر بوو بێ یاخود چاوپێکەوتن بوو بێ لەوێ بەشداریم کردووە و یەکێکە لە کەناڵە خێزانیەکان یەکێکە لە کەناڵە پەروەردەییەکان جەنابەت زانی لەبەرەوەی تەوەجوویەکی دینیە شتێ بڵاو ناکەنەوە دژی دینەکە بێ و ئاینەکەشمان خۆزان ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵی قیەمی زۆر جوانی تایە ئەو قیەمانە پێویستە هەمووی ڕنگ باتەوە لە ڕەفتارمانە من هەموو جارێ زۆر جارک باسی کە دین و ئەوان ناکەی ڕاستە کۆمەلگای کوردی کۆمەلگایکی مسلمانە بەس بڕاو بێ زۆربەی خەڵکەکە دینەکەی وەکو عادەتێک گرتووە وەکو خویەک بۆی ماوەتەوە یعنی نوێژ و ڕۆژووەکە بەڵام کاتێک سەی دەکەی قیەمەکانی نوێژ و ڕۆژوو جێبەجێ ناکە هەموو ئاەتی قورعانی لەبەرە بەڵام ئاەتێکی جێبەجێ ناکە جا عیبرەتیش تەنیا لە جێبەجێکردنایە من هیوادارم ئینشاءالله زیاتر بچنە ناو خێزانەکانەوە بەرنامەی پەروەردەی و دەرونیتان خۆزگە زیاتر بووایە ینی تۆزێ لە بەرنامە ئاینیەکان کەمکەنەوە هەرچەنگە زۆریش نییە بەڵام تۆ بتوی کۆمەڵگاکە هەوڵ بن ئەو دینە بە فعلی بکەن جێبەجێکەن ینی منە جارە بە نمونە یەنوانێ سێ بە شێوەی کە لەگەڵ سلێمان هەڵشۆیە بەشداری کرد لە چوونێژی جومعەیە کرد و مزگەوت و هاتەوە لێ پاری سووکەی زانی سووە مە حرامە تۆ گەل لە دین تێبگەیت و لە جەوهەری تێبگەی نابووە ئەوە بکەیت دەیان کێشە بینین ئەنی بەڕاستی من زۆر خەڵکە بینم یعنی زۆر بەخۆی بە متەدەی نەزانێت کە بانگیان ڕەنگە چێ بەڵامی تۆ لە معاملی ڕۆژانەیە فێڵە لەیەکە ڕاستگۆنیە لەگەڵ تا کەناڵی پێیان توانیوەتی بە گژی گەندەڵی شا بچێتەوە و بێگومانە تۆ خۆ دەزانی هەر کەناڵێ ئۆپۆزیسیۆن بێ هەر حیز بێ ئۆپۆزیسیۆن بێ ئەکید دیشێک لە ئیشەکانی ئەوەیە چی لە حکوومەتا کەم و کورتیە هەبێت لە دام و دەرگاکان بێ باسیەکە ئەو نەی من خۆ دەزانی ئەمە کەناڵەکان زۆر بۆ خۆ تۆ ناتوانێت متابعی هەمەکەی من ئەوانەی کە زۆر جاربینیومە و بەرنامەی کاک حەکیم ئەوانە زۆر بەرنامەی تر ئەکید باس کراوە بەڵام ئایا بە شێوەیە باسەکرێ ڕێگە چارەی بۆ دانراوە چارە سەر کرێ یا مجەڕەت بەس باسکردنە من هیوادانی کە باسی گەندەڵیەکەکەن لە مەودووە ڕێگە چارەکەشی بۆ دابنێ ینی کەسانی پسپۆر بێنن نەگوەکو بڵێن حیزبێکی ئۆپۆزیسیۆن معارض پتەوێ بەس شتەکان زەقکەیتەوانەیە هەرچەنگە من ناڵم هەمووی نەبینیوە مەجال نییە بەخوا هەموو بەرنامە و کەناڵەکان سیرکەی بەڵام یەکێکە لە کەناڵە باشە خێزانیەکان و هیوادارم زیاتر بەرەو پێشەوە بچێ من تەمەناکەم کۆمەڵی بەرنامی خێزانی شەڵا دابنێن پیرۆزبایی ساڵیادی کەناڵی پەیامەکەم لە هەموو بینەرانێکی خۆشەویست
ئەو کەناڵێک ئێمە ساڵانێک لە سەرەتاوە کۆمەڵی کار و ئیشی باشمان تیا کرد هیوادارم ئینشاءالله لە ساڵی ئایندەیە بە گروتینێکی بە کۆمەڵی بەرنامە و پرۆگرامی زۆر تایبەتەوە ئینشاءالله بێتەوە ناو بێتەوە بەرچاوی بینەران و گرنگی باتەوە بەلایانی هونەری و بەلایانی فیلم و دراما و بەلایەنە کۆمەڵایەتەکان و بەلایانی گەشەپێدان و پەرەپێدانی ئەو بابەتانی کە تایبەتم بە گەنجانەوە تایبەتە بە خێزانەوە بە کۆمەلگا و گەنج چی ئەوێت بزانین خێزانەکان چیان ئەوێت بەڕاستی خەڵک بێزار بوو لە سیاست یعنی ڕاستە سیاست بەشێکە لە ژیانی ئێمە بەڵام ئەو لایەنانەی تریش ناکرێت فەرامۆشکە بەتەبەتی کەناڵی پێیان کە کەناڵی حیزبێکی گەورەیە هیوادارم کە ئاوڕی جدی لەو بوارانەی تر بنەوە ئینشاءالله ساڵی ئایندەیان ساڵێکی گەشاوەتر و پێشکەوتوترە بن ئینشاءالله کە کەناڵێکی پڕ خزمەت گوزاریە لە هەموو بوعدێکی فکری و ئاینی و ئەخلاقی و سیاسی و هۆشیاری و خێزانی ئەمەی کە ڕای گوزەراندەوە ئەم چەند ساڵی ڕابردوو زۆر سەرکەوتوو بۆ هیواخوازم سەڕایندا توش لەمە باشتر چواکتر چونکە ئەم کەناڵانە کەناڵی تری زۆر هەیە کە لە هەموو بابەتی قسێکە بەزەو کەناڵانەی کە بە دەقیق لە شتە مویمەکانە قسەکەن کە من کە کەناڵی پامێکێکە لەو کەناڵانەی کە ئینشاءالله بەردەوام بێت لەسەر کاری پیشەیی خۆی بەسەرکەوتووی هیواخوازم کە ئینشاءالله ساڵانی داهاتووی زۆر پڕ بەرەمتر و جوانتر بێت لە ساڵانی ڕابردوو لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی پەیامە پیرۆزبایی لەم کەناڵە خۆشەویستە لە بینەرانی لە جەماوەری خەڵکی کوردستانەکەم لە سەرەتای دروستبوونیەوە ئەم کەناڵە پەیامدار بووە ئامانجدار بووە لە پێناوی گەیشتن بە ئامانجێکی فکری و سیاسیا دروست بووە بۆ ئەوە دروست بووە کە خزمەت بە شناس و هەویەی ئەو میلەتە بکە بۆ ئەوە دروست بووە کە خزمەت بە بانگەواز و بە سیاست بکە بۆ ئەوە دروست بووە خزمەت بە میلەت و بە خاک بکە ڕۆڵێکی باشی بینیوە لە هۆشیارکردنەوە و ڕۆشنگەری بەڵام پێویستە ئەم کەناڵەوەکو هەر کەناڵێکی تر خوێندنەوەی ڕەخنەگرانی بۆ خۆی هەبێ ساڵ بە ساڵ خۆی تازە بکاتەوە ڕەخنە لە هەموو کەسێ وەربگرێ و ئامادە بێ بە ڕوخسارێکی تازە بە ناوەرۆکێکی تازەش بێتەوە مەیدان بۆ چونکە ئەم قۆناغی ئێستا زۆر جیاوازە لەو قۆناغی کە کاتی خۆی پەیامی تیا دروست بوو ئاستی وشیاری خەڵک زیاتر بەرز بۆتەوە ئاستی چاوەڕوانی خەڵکیش لە پەیام و لە کەناڵەکان زیاتر بووە بۆیە هیوادارم بە گیانێکی مەسئولانەوە بۆ داهاتوویەکی ڕۆشنتر کار بکەن بۆ پەیامێکی قوڵتر و جەماوەریتر لە عینی پاراستنی ڕەسەنایەتی خۆیان ئاگای لە گۆڕانکاریەکانی سەردەم و گۆڕانکاریە سیاسی و فکرەکان بێت. من دەستخۆشیەکەم لە کەناڵی پەیام ئەگەرچی من بەڕاستی بە سیفەتیەوەی چەند جارە داوت کراوە و بینیمە یەک تۆزلایانی ئەعلامی زەعیفە من وەکو ڕێنماییەکی برایەنە بۆیان ئومێ دەکەم ئینشاڵڵا تۆزێ زیاتر گرنگی بە بواری ئەعلامی بدەن بتوانن یعنی لە ئاستی هەنێک کەناڵێ لەوەچێ دوای ئەوانیش دامەزرابێ سەرەکەی پێشکەوتنی زیاتر بینیوە ئەوەی لە پەیامی کەناڵی پەیامێکی پیرۆزە چاکە کاری باشیان کردو ئومێ دەکەم کاری باشتریش بکەن. طبعا قناتی پەیام دەست پێش خەر بووە وەکو قناتێکی ئاسمانی ئیسلامی کە گەرنگی بە بە کارە ئیسلامیەکان و لە با بڵین تەجروبە ئیسلامیەکە هەر بە گەورەی دروست بووە الحەمدوللا قناتێکی باشە بەڵام بێگومان کاری ئینسان هەر جار با بڵین نقصانی تێکەوێ خەلی تێکەوێ من وەکو شخصی الحەمدوللا قناتی پەیام زۆر جار لە ماڵەوە لەسەر قناتی پەیامە و چەند جار مقابلە کراوم لە قناتی پەیامە وەکو پزیشکم وەکو بابەتی تری فکری ئیسلامی و هەروە سوپاسیانەکەین کە لە ئاهەنگەکانی نوری حکمەی سلێمانی کە چەند جار ئاهەنگمان کردووە کە هاتوون و نەقلیان کردووە یعنی هەستەکەی کە بارکی خۆیان دەزانن کە خزمەتی قورئان و ئیسلام وانە بکەن وەکو باسم کرد یعنی بێگومان ئەم قەناتە بەردەوام پێویستی بەرەو پێشچوونە بۆی کە چی بکە لە مستەقبەلا وەڵا لە مستەقبەلا بێ ناحەی تەکنیکی بەڕێی من و تەکنۆلۆژی بە زیاتر پێشکە یعنی ڕاستە مەهمی مادێ و پارەیە و پارەی تێچێ بەس بەڕاستی پێویستەکە زیاتر پرۆفیشناڵ بن یعنی ئینسانی زیاتر ئەوەی مختصن لە ئیعلامە ڕاستی وەکو ئیعلامی ئیسلامی ڕاستە ئێمە بابەتەکە ئیسلامیە بەڵام خۆ بێ شتی تازەگەری تا بێت لە ئیعلامی ئیسلامیە وای لێ بکە کە بینەر ڕاکێشە من نەزانم یعنی قەناتی پەیام قەناتێکی با بڵێن مسەلسەلات و
حکایات و شتانە زیاتر سیاسی و هەنە بەرنامەی فکریە بەڵام هەلو بوارە شاتوانە زیاتر بەرەو پێش بچین دوعای خێران بۆکەین وادایان سەرکەوتوو بن لە ڕاستیا پەیامێکە لەو کەناڵانەی کە خاوەنی ئامانجە هەر کەناڵە خاوەنی ئامانج و پەیام بوو ئەتوانێت خزمەت بە کۆمەڵگاکە بەداخۆی مەسەلە لە میدیای کوردی ئەم کێشەی گەورەی ئێمە ئەوەیە کە ئەو کەناڵانەی هەن پەیامەکانیان لە خزمەتی کۆمەڵگایانە تەوان هەموو کەناڵەکە بە پەیام و ئامانج و ڕوانینی خۆی هەبێ و ئێمە بینین پەیامێکە لە کەناڵە هەرە باشەکان کە توانیوێتی لەگەڵ نەریت و تێگەیشتن و دەروون و تاکی کۆمەڵی کوردیا بڕوەکە ئەم پێویستمان بەم کەناڵانەیە من ئەتوانم بە پەنجەی دەست بۆت بژمێرم کە لە ڕووی دەرونیەوە چەند کەناڵمان هەیە کە کێشی گەورەیان بۆ کۆمەڵگای ئێمە مەسەلەن دروست کرد و چەری چارەسەریەکە ئەتوانین هەمویان دیاریکەین بۆیە پەیام منەوەی ئەوی ئێمە ئەیبینین بە گشتی بەرنامەکانی بەتایبەت و بەرنامانی کە لە بواری کۆمەڵایەتی و بواری هۆشیاری و ڕۆشنبیری و پەروەردەیەک ئەمە زۆر گرنگە بۆ کۆمەڵگای ئێمە پێویستیان پێیەتی کە بەڕاستی لە داهاتوە ئەمانە زیاترکەن بابەتە سیاسیەکان لەوانە لە زۆر شوێنی تر بتوانێت فراهەم بکرێت و لەگدانەوەی بۆ بکرێت بەس ئەم بابەتانە کۆمەڵگا زۆر پێویستێتی و بۆ شایشی گەورەمان هەیە توانم بڵم پەیامێکە لە کەناڵە هەرە باشەکان کە ئێمە بەڕاستی پێمان خۆشە چەندین کەناڵی لەم شێوەمان هەبێت لە کوردستانە. هەر کەناڵێک کە دروستە بێت عقلێک لە پشتی دروست بوونەکەوێتی ئیتر ئەم کەناڵە بینراو بێت بیسراو بێ خوێنراو بێ یا ئەلکترۆنی بێ ئەم عقلە چییە؟ ئەوێت کەناڵێکی هەبێت زمانی بگەێنێت و پەیامی بگەێنێت و مەسەجی بگەێنێت و هەر تەنها گەیاندنیش نا بیگەێنێت و بگەڕێتەوە ینی فیدباک دروستکە یەک لەو کەناڵانی کە من ئەتوانم بڵم خۆشمەوێت کەناڵێکی ڕازگۆیە هەم لەگەڵ خۆی هەم لەگەڵ دەوروبەری هەم لەگەڵ وەرگرەکانی کەناڵی پەیامە پێم سەرەتای دروستبوونی لەسەر یەک هێڵی فکری سابت ئەڕوا ئەم هێڵە جێگیرە کاڵم جێگیرانی مەبەستێکی دیاری کراوی هەیە ئەم لاولای نییە بە ناوی ئەوە نەهاتوو بڵێ من کەناڵێکی سەربەخۆ بێلایەن و ئازادم بەڵام لە ناو ئایدیا و لە ناو فکر و لە ناو هێڵی فکری گەیاندنەکەیە پڕ بێ لە ئەتوانم بڵێم خەڵت و خاش یەک لەو کەناڵانەیە کە چۆن دروست بووە ڕوا هاتووە ئەمە ئەو کەناڵەیە کە خەڵک ئەتوانێت مەسەلەن سیرەکات بۆ مەبەستێکی دیاری کراوی ئەفکاری ئەم گروپە ئەم تاقمە ئەم کەناڵە ئەم تیمێکە لە پشتی کەناڵەکەەوە ئەم حیزبە یان ئەم لە دەستکەوێ بۆیە ئەتوانم بڵێم میدیا وەک ئینسانی ڕازگۆ وایە ئینسان هەیە ڕازگۆی ئینسانیش هەیە ڕازگۆ نییە خەڵک هەیە مەسەلەن مەبەستێکی دیاری کراوی هەیە لە پۆشینی جلوبەرگەکەی خەڵک هەیە مەبەستی تەنها ئەوەنەیە کە سەرمای نەبێت ئەمە میدیای ئێمەش ئاوای لێ هاتووە ئێستا لە کوی زیاتر 1970 کەناڵی ڕێگەی پێدراو لە هەرێمی کوردستانە چەند کەناڵێکی کەم بە ڕازگۆی مامنێتەوە ڕاستە ژمارێکی زۆر لە کەناڵە کاغەزیەکانمان داخراون ئێمە و کار ناکەن بەڵام و کەناڵانی تر کە کارەکەن ئەویان کە هێڵی فکری جێگری نییە ئەو سێرەکی کەناڵێکە هەر خەڵک لەگەڵ دروستبوونی کەناڵەکەیە وەرگرەکەی ئەزانێکە فێڵی لێکات کە خۆی بەبێ لایەن وەسفەکە بەڵام سێری وردەکاری ناو دیێڕەکان نەکات ئەزانێکە فێڵی لێکە بەڵام پەیام کەناڵی پەیام لە 16 ساڵی دروستبوونیە منەوەم لێ نەبینیوە ڕاستە کێرڤی بیرکردنەوەکی هەڵە چێ و داچێ بە پێی زروفی سیاسی بە پێی زروفی ئابووری بە پێی زروفی ئەو بابەتی کێتە پێشەوە بەڵام لەگەڵەوەشا لەسەر استقرارێت لەسەر جێگربوون لەسەر هێڵی فکری لەسەر ئەو خەتە مستەقیمە خەتە ڕاستە ماوەتەوە لەگەڵ ڕنگدانەوەی ئەو بیر و بۆچوونی کە هەیەی ئەبێ بە دەنگی ئەوە ئەمە ئەو کەناڵەیە کە پیانوتە کەناڵی عقایدی کەناڵەکە لەگەڵ پشت بەستووە بە بیر و باوەڕێک پشت بەستووە بە ئاینێک پشت بەستووە بە شریعەتێک پشت بەستووە بە کۆمەڵەیەک دەتوانم بڵێم فقه و سەوابیتی دینی سەوابیتی دنیایی لەبەرەوە یەک لەو کەناڵانەیە کە من هەموو جارێک گەڵێم پێشتر لەگەڵ هەردوو بەرپرسی کەناڵ و بەرپرسی میدیاکانە قسەمان کردو وتمە من ئابم شێوەیەی بینم بەڵام لەگەڵ ئەوەشە ئەتر ئیمکانێت کە کەمە بێت کەناڵیش کێرڤی دابەزێت توانەکەمە بێت و باس کە وەزعی بورێکی باشی بێت چونکە ئێستا تەنها ئەتوانم بڵێم میدیای کوردی خۆمان لە دوو حاڵەتە خۆی بینێتەوە بە عەقڵ و بە پارە کارەکات کە عەقڵ هەبوو ئەبێ پارە شەبێ کە پارە هەبوو ئەبێ عەقڵی شەبێ لەم دوو حاڵەتە کەناڵێکی سەرکەوتوو دروست بێت لەکوێ سەرکەوتووە لەوێ کە ئەو پەیامە ئەینێرێت ئەو نامەی کە ئەینێرێت بتوانێت کاریگەری هەبێت و کە گەڕایەوە لە ناو ڕاپرسەکانی خۆیان بتوانێت بوتوێتی ئێمە ئەومان کردووە کە پێویستە من وەک لە قیسێوانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر جار هەم دانیشتن لەگەڵ ستافی پەیام هەم من سەردانیان دەکەم ئەوان سەردانەکەن کەناڵێکی ڕازگۆیە
لە هەموو خۆشترەوەکەم ینی بە حڕێتی خۆمە لە دڵمەوەڵێ وەڵام کەناڵێکی ڕازگویە ئەوەی کە ئیڵێت ئەو ئایدیایەکە هەیەی بێشاردنەوە بێ پێچووپەنا دوو ئەم کەناڵە ڕاستە مەسەلەن هەڵگری بیرێکی دیاری کراوە بەڵام لەگەڵەوەش توانیوێتی کە خەڵکی کەی لە دەرەوەی ئەو فیکرە بێنێت قسەی تیا بکەن و ئازاد بن تیا سێ ئەو تیمێکی تیاکەن ئەزانم چەند دڵسۆزی ئیشەکەیانن چەند کاریگەرن بەشێکی زۆریان ئەندامن لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان هەندێکیان ئەندامنی بەڵام لەگەڵەوەشا من بەتونی دەستیانە گوشم و هیوام وایە کە ئەو ڕازگویی کە هەیەەکە هاتووە هەر خۆی لە خۆیان ڕازگوی مزداقێت کە پیای عارف پێڵی مزداقێت ئەو ڕازگویە مای ئەوەیە کە ڕۆژ زیاتر سەرکەوتوو بن و جارێکی هێوە سەرکەوتنتان بۆ خوازم ساڵیادی دروستبوونی کەناڵی پەیام لەسەر جەم بەڕێوەبەر و کارا و کارمەندان و هەموو ئەو بەڕێزانی بە قسەیەکی خێر بە دینارێک بە سنتێک لە پشت دروستکردنی ئەم کەناڵە پەیامدارەوە بن پیرۆز دەکەم و بە دڵنیاییەوە پەیام ڕچەشکێن بوو و یەکەمین کەناڵی ئیسلامی بوو کە لە باشووری کوردستاندا دروست بوو بۆیە بینیمان ئەو پێشوازیە گەورەی لێکرا و ئێستا دەنگێکی بیسراوە و کەڵاڵێکی بینراوە لە ناو ماڵەکانی باشووری کوردستان بە تایبەت لە ناو ئەم زۆروبۆری کە پێی ئەوترێ کەناڵی ئاسمانی و کەناڵی ڕاگەیاندن کە دۆ حیزبە باڵا دەستەکەی کوردستان وەکو چۆن هەموو کایەکانی تریان وێران کردووە کەناڵی ڕاگەیاندن و سۆشیال میدیاشیان بەڕاستی بە هەمان شێوە لە ڕاستیە خراپاندووە بۆیە ئەوەی گرنگەیانی لە میانەدا پەیامەگەر ئاور لە ڕابردووی باتەوە ڕابردووێکی زۆر جوان و پڕکاریگەر بووە من ئومێدەوارم لە ئێستایەکی پڕ ئامادەگی بتوانێت داهاتوویەکی باشتر لە ئێستا بنەخشێنێ بە تایبەتی لە هەردوو ڕەهەندی سیاسی کە چونکە بمانێ و نەمانوێ کەناڵی پەیام کەناڵێکی سیاسی کەلتوری کۆمەڵایەتیە گرنگی بات بە ئەوانەی کە هەمومی خەڵکن خەمەکانی خەڵکن کە لەوایە درێغی نەکردووە و بابەتە کللتوریەکان ئەوانەی کە مێژوو ڕەسەنایەتی گەلی ئێمەیە ئەوانە بە هەمان شێوە خەمیان لێ بخواوە تۆخیان بکاتەوە گرنگەوەیە پەیام بە ناوەکەی خۆیەوە بێ پەیامدار بێت بزانێت ئاراستەکانی بۆ خەڵکی کوردستان چییە لە ڕووی مەسەلەکانی دارپەروەری پاراستنی شوناس و ڕەسەنایەتی میلەتی ئێمە و دروستکردنی تاچێکی هۆشیار و ڕازگۆیانە وەکو پێش و تر درێژە بە ئەرچی خۆی بدات لەم وێرانەیەدا کە حیزبە باڵا دەستەکانی کوردستان دروستیان کردووە من دڵنیام لەکوێ دڵسۆزی هەبوو لەکوێ خەمخۆری هەبوو لەکوێ پێداگیری هەبوو پشوو درێژی هەبوو لەوێ کاری جوان ئەبینین ئەوەی تا ئێستا لە پەیامە بینیمانە کە فەراغێکی گەورەی لە ڕاگەیاندنی کوردیا پڕ کردوێتەوانێ ئومێدەوارین ساڵانی داهاتووتری پەیام باشتر بێ لە ئێستا و من پێشنیاری شەکەم لە ڕاستیە خەڵکانی پسپۆڕ و تایبەتمەند لە بواری ڕاگەیاندن و خیتاب و گوتارە کۆنفرانسێک ببەستن بۆ ئەوەی کە بەردەوام ئەم کەناڵە لە نوێبوونەوەی بێ گوێ لە دەرەوەی خۆشیان بگرن و ڕەخنەکانیشیان قبول بێ لەکوێ لاوازی و کەم و کوڕی هەبوو پڕی بکەنەوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس و ستایش بۆ خوای گەورە سەلات و سەلامی هەتا هەتایی لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەسەر گیانی یار و یاوەران و شوێنکەوتوانی هەتا هەتایە من یەکەم بە بۆنەی ساڵ یادی پەیام پیرۆزبایی لە هەموو دەستەی پەیام بەڕێوەبەرانی هەموو ئەندامانی ئەو تەلەڤیزیۆنە کەناڵە ئاسمانیە ئەکەم دەستخۆشیان لێ یەکەم دوعای تەوفیق و سەرکەوتنیان لە خوای گەورە بۆ دەخوازم ئەوەندەی کە من لە ماوەی ئەم 15-16 ساڵەیە پێم وابووە کە تەلەڤیزیۆنی پەیام یەکێکە لەو کەناڵانە یەکێکە لەو دوانگانە کە توانیوێتی خزمەتێکی جوان بە ئاینی پیرۆز بکا بە شێوەیەکی میانە ڕەوانە و هەروەها خزمەت بە خاک و بە خەڵک بکە
و توانویەتی چەندەها بەرنامەی جوانی هەبێ کە لە ڕێگەی ئەو بەرنامانە هەم خزمەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام بە چەمکە ئاینیەکان کردبێ و خزمەتی بە زانایان کردبێ خزمەتی بە حوجرە و بە فەقێ کردبێ و هەروەها یەکێکیشە لەو کەناڵانە پێم وایە لە هەر کاتێکا پێویست بوو بێ کە توانویانە قسەی حەق و قسەی ڕاست بکەن بەرامبەر هەر نادادیەک کە لە وڵاتەکەیە ڕوویدا بێ وەیە من جارێکی تر دەستخۆشیان لێ یەکەم و دوعای تەوفیق و سەرکەوتنیان لە خوای گەورە بۆ دەخوازم هیوادارم کە زیاتر گرنگی بە ئەو بەشە بدەن بەشە ئاینیەکە و زیندوکردنەوەی زانایان و زیندوکردنەوەی حوجرە و هانانی خەڵکی زیاتر لەسەر بەها جوانەکان لەسەر خۆشەویستی لەسەر پێکەوە ژیان لەسەر یەکتر قوبڵکردن کە ئەلحەمدولیلا توانوێتی هەموو ئەم ڕۆڵانەش ببینێ هیوادارم زیاتر گرنگی بەم پەیامانە بدا و جارێکی تر دوعای سەرکەوتنتان لە خوای گەورە بۆ ئەخوازم. لە دڵەوە پیرۆزباییان لێ یەکەم یەک داواکاریم هەیە ئەلحەمدولیلا کەناڵی پەیام گشتگیر هەمە جۆر هەمە چەشن هەمە لایەن هەموو لایەنەکانی بەڕاستی فەرامۆژ نەکردووە بەڵام داواتان لێ یەکەم ئەمڕۆ لە سەردەمێکە ئاژین بابەتی تەزکیەی نەفس و چونکە ناخەکان داغانن ئەو بابەتانە ئەو کەسانەی پسپۆڕن و لە ساحەکەیە ئێستا دیارن کێن یعنی حەز ناکەم ناوەکان بڵێن ئەمانە بەرنامەی تایبەتیان بۆ بکرێ ئەم لایەنە بەڕاستی گرنگی پێ بدرێ چونکە سپاس بۆخوا ئەمڕۆ خوێنەری کورد بینەری کورد زۆر بەمان زانیاریمان زۆرە بەڵام زانیاریەکە نەبووتە ئەوەی کە ئێرەمان ئاوەدان کاتەوە و ناخمان ئاسوود دەبێ بۆیە ئەو بابەتە مەعریفیانەی کە علاقەی بە عیرفانیات و پەروەردەی تەزکیەی چکەیەکی لە کارە گرنگەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە ماوەی ئەو ماوەی ناو مەککە ئەیتوانی جەماوەرێکی زۆر بە خۆی دروستکا بەس نەیکرد چەند سەحابەیەک بوون هێشتنەوە ئیشی لەسەر قاڵبوونیان کرد بۆی بۆ ڕۆژە قورسەکان ئامادەیان کە ئێمە پێویستیمان بەو جاماوەرە بەرفراوانە نیە لەم حاڵەتەیە ئەوەندەی پێویستیمان بە کەسانێکە کە بەڕاستی لە ڕووی بەس بەرپرسیارەتیەوە ئەو لەو ئاسیا بن کە بتوان ڕوبەڕووی سەرمەسەرەکان بنەوە ئەم لایەنە فرامۆژ مەکەن دەستخۆشیتان لێ یەکەم خوای گەورە بەردەوامتان کە دامەزراوتان کە هەمیشە پێشەنگ بن. پیرۆزبایی ساڕۆژی دامەزراندنی تەلەڤیزیۆنی پەیامەکەم لە بەڕێوەبەر و ستاف و ڕۆژنامە نووسانی ئەو کەناڵە لە ڕاستیە کەناڵی پەیام بە نظری من لە بواری میدیای کوردیە بەتابەتی لە بواری میدیای بینراوە دەور و نەخشی زۆری هەبوو و توانیوێتی تا ڕادەیەکی زۆر لەگەڵ بەشێ لەو کەناڵانەی کە کەناڵی ئەکتیڤن کەناڵی ناسراون و کەناڵێکن خەڵک دەتوانێت خۆیان تیا بینێتەوە پەیام ئەم دەور و نەخشەی بینیوە ئەگە بڵێم مەسەلەن لە ڕابردوو چی کردووە بە نەزەری من پەیام ئەوەندەی لە سەرەتایە زۆرتر داخرا بوو وردە وردە بەرەو کرانەوەی زۆرتر ڕۆشتووە چ لە ناخۆیە و چ ڕوو بە ڕۆژنامە نووسان و چ بە ڕووداوە سیاسیە ڕووداوە سیاسەکانی ناوخۆی و ناوخۆ و منتیقەکەش تا ڕادەیەکی زۆر ینی ئەوەی کردووەکەوانە بە نەزەری من بۆ میدیا زۆر گرنگە خاڵی دووهەمی پۆزەتیفی پەیامەوەیە کە بەشێکی زۆر لە بەرنامەکانی ڕاستەوە خۆن ینی بە تایبەتی بۆ تەلەڤیزیۆن بەرنامەی زیند و ڕاستەوە خۆ دەلالەتە لەوەی کە فەزای ئازادیتیایەوە پێچوانەشەوە تا بەرنامەکانی تۆمارکرا و داخرا و ئەوانە بێەوە مانای وایە کە سانسۆرە خاتە سەر ئەو کارانە ئەوە ئەوەندەی پەیوەندی بە ئازادی و سانسۆرەوە ئەوەندە پەیوەندی بە تەکنیکەوە نییە خاڵی دووەمی خاڵی سێهەمی ئەوەیە کە مەسەلەن ڕەخمی ئەوەی کە کەناڵی حیزبێکە ڕەخمی ئەوەی کە کەناڵی هێزێکی ئیسلامیە
بەڵام لە هەمان کاتە خەڵکانی ئیلمانی و چەپ و سکیۆلار و ژنان و ئەنوع خەڵق قسەی تیا کردووە ڕاوبۆچوونی خۆی دەربڕیوە ئەوەش دیسان هەر بۆ کەناڵ و بۆ میدیا زۆر گرنگە کە ڕێگا بە خەڵکانێکە مخالفی فکر و بیر و بۆچوون و ئایدیای تۆن و ڕەنگە تەیدی سیاسەتەکەی تۆ نەکەن و ڕەنگە مثلا لەگەڵن نەبن و ڕەنگە دۆستت بن و ڕەنگە لە هەندێک حاڵەتە تەید دەکەن لە هەندێک حاڵەتە مخالفتن ڕێگای بەوانەش داوە.